سڵاو ئەمڕۆ فتوا بۆتە بازارێکی گەرم لە کەناڵە فەزاییەکان و تەلەڤیزۆنەکانەوە. فتوا چییە؟ ئەو فەوزایی ئەمڕۆ لە دنیادا دروست بووە بە ناوی فتوا و بەرەو چۆمانەبا. ئایا ئەسڵەن لەمڕۆدا پێویستمان بە فتوادان هەیە یاخود لە مەودوع ئەبێ عەقڵی مرۆڤ بکەوێتە کار؟ بینەرمان بێت. ئاشکرایە ئاینی ئیسلام لە کات و شوێنێکی دیاریکرا و سەری هەڵداوە و پێغەمبەری ئیسلامیش لە یەک کاتدا هەم نەبی و نێردرا و هەم سەرلەشکر و سەرکردە و هەم یاسادانەر و دادوەر بووە. هەر بۆیە لەگەڵ هاتنە ئارای هەر کێشەیەک سەبارەت بە دیاردەیەک لە ناو خێڵ و شار و جەنگدا ڕای ئەو وەک بەڵگە و سەرچاوی بنبڕ و یەکلاکەرەوە هەژمار کراوە. پاش ئەو سەردەمە و لەگەڵ فراوانبوونی قەڵەمڕەوی ئیسلام و دامەزراندنی خەلافەت ڕۆژانە دەیان کێشە سەریان هەڵداوە کە موسڵمانان پێویستیان بەڕوونکردنەوە هەبوو و هەر بۆیە جگە لە سەرچاوە سەرەکیەکانی وەکو قورئان و سوننەت دەرکردنی فتواش بووە بە پێویستی. ئەوەی ئەمڕۆ بووە بە جێگەی سەرسوڕمان ئەو ئاژاوە و فتوا سەیر و سەمەرانەیە کە لەلایەن مەزهەب و زانا و گروپە ئیسلامی جیاوازەکانەوە دەردەچن کە لە جیاتی قسەکردن لەسەر ژیانی سیاسی و خۆشگوزەرانی و پەیوەندی نێوان دەسەڵات و ژێردەستە و پرسی هەژاری و گەندەڵی فتواکانیان شۆڕ بۆتەوە بۆ هەندێک پرسی وەک سێ گۆشەی بەرمۆدا کە کارگەی نهێنی دروستکردنی چەکی ئیمام مەهدیە یان حرامبوونی خوێندنەوەی سوورەتی یوسف لەلایەن ئافرەتان و یان هاوسەرگیری متعە و چێژبەخش لە ڕێگەی ئەنتەرنێت تا دەگاتە حرامبوونی دانیشتنی ژن لەسەر کورسی و حرامبوونی باوەڕهێنان بە خڕی گۆی زەوی و حرامبوونی سەردانی گۆڕستان و حرامبوونی فێربوونی هیچ زمانێک جگە لە زمانی عەرەبی و حرامبوونی تێکەڵبوونی هەردوو ڕەگەزی نێر و مێ و دەیان و سەدان فتوای سەیر و سەمەرە کە بە تەواوی لەگەڵ ڕۆحی سەردەمدا ناکۆکە. سەبارەت بە پشێوی و فەوزای فتوا لە جیهانی ئیسلامی و عەرەبی و دواتریش کوردستان دەپرسین بنەما و زەرورەتی دەرکردنی فتوا چییە؟ لە کاتێکدا دەوڵەتی نوێ خاوەنی دەستگای یاسادانان و دادوەریە بناغەی شەرعیەتی فتوا بۆچی دەگەڕێتەوە؟ هاوڵاتیان لە سەردەمی زانیاری و تەکنەلۆژیدا لەکوێدا پێویستیان بەڕای موفتی هەیە و سنوورەکانی فتوا بەچی دیاری دەکرێن؟ ئایا هەر کەسێک لە شەرع شارەزا بوو دەتوانێت ڕۆڵی موفتی بجێڕێ؟ مامۆستا سڵاو، ئێمە لە مێژووی ئیسلامە مەسەلەی فتوامان هەیە. بەس فتوا لە سەردەمی پێغەمبەرە بۆ معنایە کە دوایی ئەبێتە مؤسسەیەک و مەدرسەیەک وا بزانم وجودێکی نییە. پێتوە شەرعیەتی فتوا لەکوێوە هاتووە لەو حاڵەتەیە؟ دیارە لە ڕاستیدا مەسەلەی فتوا خۆی فتوا وەڵامی کەسێکە کە پێی دەگوترێ مستەفتی واتە پرسیار دەکات لە بابەتێکی شەرعی و ئەو کەسێک کە وەڵامی دەداتەوە پێی دەگوترێ مفتی و زیاتر ئەو بابەتەنە کە دەقی لەسەر نەبی واتە نەسێک لەبارەیەوە نەبی لەبەرەوەی معلومە کە دەقە شەرعیەکان سنووردارن کۆتاییان دێتن بەڵام بابەتەکان لە هەموو زمانێکدا بابەتی نوێ و مەسائلی نوێ ڕوودەدات و دێتە پێش بۆ خەڵکی بۆیە پێویستە وەڵامیان هەبی ئەو مەسائلانە کەواتە ئەتوانین بڵێن لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر خۆی مشرع بووە دوای قورئانی کەریم دوای خوای تبارەک وتعالی ینی قەولەکانی پێغەمبەری ئیسلام بە فتوا داناندرێ بە تەشریع دانرێ. بەڵێ ئێمە سەرچاوەی ئەساسی بۆ گەڕانەوەی هەر کەسێک کە بیەوێ لە بابەتە شەرعیەکان تێبگا ئەبێ بگەڕێتەوە بۆ قورئان و بۆ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. کەواتە فەرقی فتوا و قەولی پێغەمبەر هەیە؟ یعنی فتوا ئەوەی ملزەم نییە وەکو قەولی پێغەمبەر لە ڕووی لۆغەوی لە ڕووی زمان کە وەڵامی پرسیار بدرێتەوە کەواتە فتوایە چکە خوای تبارەک وتعالی بەخۆی لە قورئانی پیرۆز فەرموویەتی جەل جەلالوه ويستفتونك في النساء قل الله يفتيكم فيهن واتە پرسیارت لێ دەکەن لەم بارەیەوە پێیان بڵێ خوای گەورە خۆی وەڵامتان دەداتەوە کەواتە فتوا وەڵامدانەوەی پرسیارێکە لە بابەتێکی شەرعی بەڵام کە بڵێن لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم پەرتەوازەیە کە ئێستاکە لە جیهانی ئیسلامی دەیبینی یاخود لە قۆناغی پێش ئێستا هەبووە لە فتوادا لەو کاتا بووە نەخێر نەبووە. سەحابەکانیش لە بابەتەکان لە هەندێک بابەتی نوێ کە ڕووی داوە خلافیان لە بینی پێیا بووە یاخود اختلافیان لە بینی پێدا بووە بەڵام ئەوان دواتر گەڕاونەتەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر ئەم بابەتانەی بۆ ڕوون کردوێتەوە بمبورە با زیاتر وازح بێت لای بینەر مەبەست ئەوەیە کە فتوای غێری پێغەمبەر کە مەرجعە
ملزم نییە وەکو ینی بۆ پێغەمبەر تەشریع وەکو قورئان بەڵام بۆ غێری ئەو قسەیە وەرئەگیرێ وەرناگیرێ جوانە خۆی یەک لە جیاوازەکان لە بینی مفتی و قاضی ئەوەیە کە حکمی قاضی یاخود حکمی حاکم ملزیمە بەڵام فتوای مفتی ملزم نییە تەنها بۆ لەسەر بۆ ئەو کاتەم بۆ ئەو شەخصە و ئەو شوێنە ملزیمە کەواتە دەتوانین ئێمە بڵێین ئەوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم بە حکمی مشرع ئەو فتواکانی کە بڵێین فتوا بەو حکمی بۆ معنای کە وەڵامی پرسیارەکانە ملزیمە و واجبی اتباعە بەڵام کەسێکی تر مفتیێکی تر کە بابەتێک کەسێک پرسیاری لێ دەکا مستەفتیەک پرسیار لێ دەکا ئەوش بۆی ڕوون دەدەکاتەوە ئەو بابەتە تەنها ڕوونکردنەوەی لەسرە بۆی نییە ئیلزامی بکا لەسەری ئەمە جیاوازیەکە لە بینی فتوای مفتی و هەروەها حکمی قاضی یاخود حکمی حاکم بەس مامۆستا لە تاریخی بڵین پێغەمبەر و ئەسحابیشە شتێک نییە بە معنای کەسێک پێ بوترێ مفتی وایە دوای ئەمە داهێت پێتوانێت ئەمە ئەگەر ڕاست بێ بیدعایەکە یا داهێنراوە کە دوایی داهاتۆ یعنی قورئانی پیرۆز خۆی وشەی ئیستیفتای بەکاری وەکو مؤسسە باسیەکەم باسی هێنا باسی کردووە قورئان کەواتەمە وەکو من باسم کرد فتوا واجبە بوونی مفتی هەبیتن لەبەر ئەوەی لە ڕۆژگاردا لە ڕۆژەکاندا لە زەمانەکاندا بەردەوام مرۆڤەکان کردداری نوێیان دێتە پێش پرسیاری نوێیان لا دروست دەبی کەواتە بوونی مفتی واجبە مفتی بەڵام ئایا مفتی چۆنە و شەرتی چۆنە و فتوا ئەبێت چۆن بی ئەوە بابەتێکی ترەوە باش چۆن مەسەڵەن چی ئەڵێ فلان مفتی و فیسار مفتی نییە یعنی ئەو شروطانە چین کە پێویستە هەبێ بۆی کەسێک مفتی بێ ئێستا لای شیعە ئایەت الله هەیە کە ئیتر مجتەهیدە بێگومان فەرقی بینی مفتی و مجتەهیدیش هەر هەیە یعنی پێت وایە مفتی ئەو شروطانە چین کە لە مفتیە هەبن بۆ مانایە مفتی خۆی مجتەهیدە ئێمە گەر بگەڕێنەوە بۆ توراسی فقهی ئیسلامی کە توراسێکی زۆر دەوڵەمەندە ئێمە ئیبن ئەبو زەیدی قەیڕەوانی فتاوای هەبووە لە قەرنی سێیەم فتاوای هەبووە و ئیبن ڕەشد لە قەرنی پێنجەم فتاوای هەبووە و شاتبی ڕەحمەتی خۆیان لێبی ئەو زانایانە فتاوایان هەبووە زۆر لە زانانی تریش کەواتە لێرەدا ئەوانە کە فتوایان داوە گەڕاونەتەوە بۆ دەلیلە شەرعیەکان گەڕاونەتەوە کە شتێک نوێبی لە دەلیلە شەرعەکان نەسی لەسەر نەبی دەقی لەسەر نەبی مفتی دێ لێرە چ دەکا دێ حکمەکە بەیان دەکا ڕوون دەکاتەوە لە بۆ مستەفتی لە چارچێوەی مەقاسیدی شەریعە لە ئەم شەریعەتە بۆ مەسلحەتی خەڵک هاتووە دابینکردنی مەسلحەتی خەڵک بۆ حەلکردنی کێشەکانی خەڵک هاتووە کەواتە لە چارچێوەی ڕۆحی شەریعەتدا و دابینکردنی مەساڵحی خەڵک و حیفاظ لەسەر ضروریاتەکان كحفظ نفسه حفظ ماله حفظ دينه حفظ عرضه ولو نطاقه مفتي ديتن فتوى داو بياني مسألة كارون دكتور ما مسألة بين مجتهد ومفتيه مفتي بيم واي اويك لسر اساسي اجتهادي فقهاء جورا كان يفتاك هذا فرق هي بين مثلا بين شافعي وبين شافعيه كان يدواي خوي كلسر اساسي بلا فرق هي فرق كثير زانيان رونيا كدوتوا لبو افتاء مرجان دانا أبو مفتي أبي أم مفتيا لعلوم شريعة لمصادر الشريعة شارزابي وهردو مصدر أساسي كقرآن والسنة شارزاي توابيه بي لناسخ ومنسوخ لأسباب نزول دواتر لعلوم آلة شارزاي توابيه بي ما بس لعلوم آلة علوم صرف نحو بلاغية ودواتر إدراكي واقع بكا إدراكي واقع بيتوا مفتي أتواني أمها مشتانة بيك وكوب كاتو لسردمي أئمي مجتهدين يعني كبيدا غوتري وكو إمامي أبو حنيفة دوات الإمام مالك دوات الإمام الشافعي وإمام أحمد بن حنبل تنانت دا غوتري نزكي نوت إمام نوت مذهب هبوا سفيانين وحمادين وأوزاعي وبرقر حتى دوائي بلام أواني كمذهب كان ينزياتر ماوتو وتحقيقي تيدا كراوا وزياتر بزانستيانة دارشتراوا مذاهبي أربعة ودواتريش دتوانين بلين هشت مذاهب من هيز قال مذاهبي أربعة كيستا بيدو قلتلي أو مذهب فقهاني كتدوين كراو نسراوته ولا بردستا سرساوا كان يعني لا مذهبي الشيعة يا هالسنة ما بس مذهبي الشيعة كلا مذهب هشت مذهبكي أما لو سردمي استادا أو جور مفتيمانية كلا سردمي أئمي فقهي جورة داهبو أما أورو أواني بيان دقوتي لجاني فتوى ياخذ أو كسيك فتوى دا
لە ڕاستیدا ئەوانە زیاتر دەتوانانی برین ناقیلن ئەوانە ناقیلی مەذهبن. ئەگەر باس لە لیجنەی باڵای فتووا بکەم لە هەرێمی کوردستان دەتوانین برین بە مەجموعی ئەو بەڕێزانە هەمویان ناتوانین بڵین ئەوانە مفتینە و مشتهیدی قەدیمن، بەڵام ئەوانە دەتوانن سود لە جەمعی یەکتر لە علمی یەکتر وەربژێرێ ئەتوانین بڵێن بە فتوای جەماعی دەتواندرێت فتوایەکە نزیکتربی لە سەواب و نزیکتربی لە حەق و دووربی لە باڵتر. سەبارەت بە کێشەی فتووا لە کوردستان دەپرسین ئایا لێژنەی باڵای فتووا چۆن مامەڵە لەگەڵ کێشە شەرعیەکان دەکات و تا چەندە سیاست و حیزبایەتی کاریگەری لەسەر ڕای موفتیەکان هەبووە لە بنەڕەتدا تێکەڵکردنی کێشە شەرعی و سیاسیەکان چی کاریگەریەکی لەسەر کۆی کۆمەلگا و ژیانی کۆمەڵایەتی هەیە؟ ئایا بۆچوونەکانی لێژنەی باڵای فتووا بنبڕن و دەبێت جێبەجێ بکرێن یان تەنیا بۆ بەرچاوڕوونیە؟ سێرەکەن زۆر جار فتوات تەداخولەکە لەگەڵ سیاسەتە یا سیاست فتووا بەکارێنێ بۆ کارەکانی خۆی. من حەزەکەم لەم بارەوە لەگەڵ بەڕێستا بەعزێ تشتی بخەمە سەر. پێت وایە مەسەڵەن فتووا ئەوەنە یا بڵین شتێکی میکانیزمێک بێ بەدەستی دەسەڵاتەوە بۆ شەرعیەتدان بە کارەکانی خۆی یا زانایان بە مەرامی خۆیان یا بە پێی شەرع ئەو فتوانە دەرەکەن. بێگومان فتووا ئەمانەتێکی گەورەیە، یعنی لە ڕاستیدا بەنسبەت ئەو کەسەکەوە باسی ئەحکامی شەرعی دەکا بۆ مسلمانان لەسەر شانیوی ئەمانەتێکی گەورەیەوە لە هەمان کاتیشدا ئەو کەسانەی کە پێیان دەوترێ فتووا وەرگرت بە مستەلەحاتی عەرەبی مفتی و مستەفتی هەردووکیان ئەمانەتێکی گەورەیان دەکەویتە سەرشان. ئەوەی کەوا مفتیە لە حەقیقەتدا دەبێ حیسابی ئەوەی بکا کە پەیامی خوای ڕەب العالەمین بە خەڵک ڕابگەیەنی، ئەو پەیام ڕاستەقینەی کە حەقیقیە و سەرچاوە وەردەگری لە قورئان بە دەرەجەی یەکەم و ئەوجار سونەت و ئەوجار پاشان کە پێی دەوترێ ئەدیلەی شەرعی. واتە ئەو شەخصەیە ئەوە ناتوانی هەر بخۆی لە ئەوەی کەویستی بە هەوا و هەوەسی خۆی بڕیار بۆ خەڵک بدا، بەڵکو دەبی ئیستیمداد و ئیمداد وەربگری لە سێ لەو چەند سەرچاوی کە لە شریعەتی ئیسلامدا ماوەسە بمبورە قسەشت پێ بڕم لە بەشە سیاسیەکە مەجای زۆرتیا کە یاری لەسەر بکری ئەم پێتوانیە. وەڵڵا طبعاً لێرەدا ئەو کووتمان ئەو نفس فتووا کە پێی دەوترێ ڕوونکردنەوەی ئەحکامی شەرعی یا بابەتی شەرعی یا ڕوونکردنەوەی پەیامەکانی خودای ڕەب العالەمین، ئەوە لە حەقیقەتدا بە دەرەجەی یەکەم گەیاندنی پەیامی خوای ڕەب العالەمینە دوور لەوەدا کە تدخلی سیاسی لەسەر ئەمە مەبدەئیەن وایە وەک واقع وایە وەک واقع. طبعاً جا لێرەدا ئەوەی کە جێی ئەسەف و داخەکە وەک واقع وانییە، سەبەبەکەی ئەوەیە کە ئێستا لەو زروفەیدا لە عالەمی ئیسلامی تەماشا دەکەین ئەوەی کە جێی داخە بۆتە فەوزا و بۆتە سەن ئاژاوە و کارەساتی گەورەی لێکەوتوتەوە، چونکە لە ڕاستیدا لە ئەسل لە ڕێبازی خۆی لە ئەسرە شوێنی خۆی لای داوە. ئەگەر طبعاً گەیاندنی پەیامی خوای ڕەب العالەمین مەبەستی تەنها گەیاندنی ڕوونکردنەوەی ئەحکامەکانی شەرعیبی بۆ مسلمانان و بۆ مرۆڤایەتی بەگشتی و تێکەڵ نەبی بە لایەنی سیاسی هیچ گومانی تێدانە خەلەل پەیدا نابێت. سەبا من نمونەیەک بۆ بەڕێزت بێنمەوە هەر لە میسرا لە پێش بڵین لە کاتی محەممەد مورسیە عولەمای سەلەفی قسان ناکرد کە خەڵک مزاهرەیە کرد دیعاتیادیە لەو کاتە قەرزاوی مزاهرەکردن دژی مورسی حرامە. دوای ئەوەی کە سیسی هاتە سەر دەسەڵات و ئینقلابی کرد ئێستا عەکس بوو سەلەفەکان مزاهرە دژی سیسی حرامە قەرزاوی هانی خەڵکەیە کە مزاهرە دژی سیسی بکەن ئەسڵ وتی دەنگدان بە سیسی حرامە و کوفرە یا حرامە بانەڵین کوفر. ئەمە دوو تەرەف کە هەردووچیان خوان بە عولەمای گەورە ئەزانن لە دوو مووقیفی زۆر جیاوازە دوو فتوای زۆر جیاواز لە یەکتری دەرەکەن هەردووکیشیان پەنابەنە بەر شەرع لەم شتەیە. چۆن ئەمە لێک بینویان بەڵێ طبعاً دیارە ئەو فتوایی کەوا پەیوەندی هەبی بە کاروباری زیاتر کۆمەڵایەتی ئەگەر فەرزن فتوا بۆ چۆنیش جیاواز بی وەکو کە مەسەلەن لەوانەیە ڕەئی شافعی لەگەڵ حەنەفی و یاخود ئەو مەزاهیبی ئەو شتانەدا ئەوە گومانی خەلەلی تێدانیە لەوەدا. بەڵام کار کە گەیشتە ئەوەی کە بەکاربێ ئەو فتوایە بۆ کاری سیاسی و کار بگاتە ئەوەی کە خەڵک مەسەلەن لەلایەکان بدرێ بۆ خۆپێشاندان و لەلایەک بەرگری لێ بکرێت بۆ مەرامەشی تایبەتی خۆی یا بۆ مەرامە سیاسی هیچ گومانی تێدانی ئەوە کارەسات و
مصیبەتەشی گەورەی لێ دەکەویتەوە. مامۆستا لە ئەحزابی سیاسی ئیسلامیشە بە هەمان شێوە ئەم فتوایە یاریەکی سەیر ئەکرێ. بۆ نمونە هەر لەم انتخاباتی ئەخیری خۆمانە زانامان هەبوو کە مەلایە و خەتیبە و خۆی بە دکتۆرە زانێ هاوارێ کرد ئەگەر دەنگ نێن بە تەرەفەکەی من بیما معناه ئەوە ئیسلام لە خەترایە هەموو نوێشکەرانی نوێشخوێنەکان هەمووی تاوانبارن و ئەگەر دەنگنێن بەلایەنەکەی من ئیسلام زعیفە بێت لە پەرلەمان و لە کوردستانە. بێگومان مامۆستا دیارە ئێمە لە حەقیقەتدا ئەوەی کەوا کەمێک ئاگاداربی لە مێژوو لە شت دەزانی کەوا بڵێم کۆمەلگای کوردەواری لە کوردستاندا 1400 ساڵ زیاترە کە ئاینی ئیسلامی خۆی وەرگرتووە بەڕێک و پێچی کراوە و گوندەکانی خۆمان حتا لە شار بگرە هەتاوەکو دەگاتە دێهات و گوند هەمووی ئاوەدان بووە بە عیلم و تێگەیشتن لە قورئان و لە فەرموودە و لە لەوانەدا. لێرەدا ئەوە تەبعاً یعنی پێشی هاتنی ئەو ئەحزابانەش ئەو خەڵکە هەر مسلمان بووە لە ڕاستی پێشی هاتنی ئەو ئەحزابانە هەر مسلمان بووە. ئەو ئەحزابانش کە هاتوونە مەیدانێ تەبعاً احتیمالی هەیە تا ڕۆڵی خۆیان هەبی بەڵام گرنگ ئەوەیە ئەوان هەر حیزبێک و هەر لایەنێک ئەگەر مەبەستی لە ڕاستیدا گەیاندنی پەیامی خودای ڕەب العالەمین بیت و ئەو پەیامەکە پێی دەگوترێ ریسالەی ئاسمانی و قورئانی پیرۆز و ئەحکامەکان تەطبیق بکە مەبەستی هیچی دیکە نەبی و مەبەستی ئەوە نەبی کە خۆی مەبەستی ئەوەبی ئەوە بەڕاستی جێگایکی پیرۆز و مبارەکە ئەگە خوا نەخواستە بەکار بینی ئەوە بەڕاستی وەلا تەشتەڕوا بئایەتی ثەمەنەن قەلیلا ئەگەر کار گەیشتە ئەوەی خوا نەخواستە مامەڵە بە ئایەتەکانی قورئانی پیرۆز بکە و بە فتوایەکان بکە بۆ مەرامی خۆی بۆ ئەوەی خۆی بگاتە پلەپایە ئەوە بەڕاستی خەتەر و ترسناکە. خۆتان وەک لیژنەی فتووە تا ئێستا تاوان ئیشی زۆرتان کردو حەزەکەم بەڕاستی ئەم پرسیارە بکەم تا چەند بەلای دەسەڵاتە شکاندوتانەتەوە یانەتان شکاندوتەوە وەکو عولەمای بڵێن یەکێتی زانایە. بەڵێ ئەمە تەبعاً من خۆی زیاتر لە 17 ساڵ هەتا 18 ساڵە لە لیژنەی فتوای باڵامە لە ڕاستیدا زۆر شتی وا هەبووە لەوانەیە دەستەڵات پێی خۆش بووبی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان فتوایەک دەربکەین بەڵام بەڕاستی ئێمە ڕەتمان داوەتەوە. بەنمونە مەسەرەن لە حەقیقەتدا چەندجار وە هەبووە کەوا ئاژاوە و فیتنە لە بینی دوو تائیفە ڕوویان داوە لە بینی تائیفەی بەڵەن چوینە منتیقەی بادینان چوینە حتاوەکو کارگەیشتوتە ئەوەی کە یەکێک لە تائیفەکان زۆر مقەڕەب بووە و لەوانەیە خزم و ئەقرەبایی دەستەڵاتیش بووبی بەڵام لە کاتێکدا کە ئێمە بانگمان کردن و شاهیدەکانمان تحقیقاتمان لێ کرد تەماشامان کرد حەق بەلای ئەو لایەیە کە لەگەڵ دەستەڵاتدا نییە کە لە ڕاستیدا شەرعەکەیان بەو شێوەیە ئێمە حکمماندا و ئەوەی کەوا لەسەر دەستەڵات حسابە یعنی شەرعەکەی دۆڕاندووە و کەسیش بەمەی نەوتووە خراپتان کرد. ئەی لە ڕووی سیاسی و دەسەڵاتی سیاسی کوردستان لە ڕووی دەستەڵات لە تۆ نەکرد لە ئێوە نەکردووە نەخێرە وەکو ئەمن ئاگام لێبی نهائیەن وەکو ئەمەیە کە لە لیژنەی فتوای باڵاینێ وابزانم ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە کوردستانیدا معروفن لە ناو خەڵکدا بەتایبەتی ئەوانی بە هیچ شێوەیەکی وابزانم بە شاهیدی تەواوی ئەو خەڵکی کوردستان ئینسانی بێلایەن بوونە و بە هیچ شێوەیەکیش ئەمە دەتوانم هەر یەکێک لەوانەدا ئەگەر بە ملیارش خوانە خواستا پێشنیارکرابن مساوەمەیان لەسەر حەق و ئاین و دین نەکردووە. ئایا ئەو ژمارە زۆرەی فتوا کە لە جیهانی ئیسلامی و لە نێوان مەزاهیبە جیاوازەکان دەردەچێت بارگرانی بۆ هاوڵاتیان دروست نەکردووە کە لەسەر هەندێک بابەتی وەک تەلاق و ڕیبا و مامەڵەی بازرگانی و پەیوەندی ژن و مێرد و دەیان کێشەیتر چەندین فتوا دەرکراوە چۆن دەکرێت ڕای هەڵە و بۆ چوونی ڕاست لە یەکتر جیا بکرێنەوە. مامۆستا لەم فترەیەدا بەتایبەتی لە دەرکەوتنی ئیعلام و سۆشیال میدیا و کەناڵە فەزاییەکان ئێستا دەرەکەوت کە چه فەوزایەک هەیە لە فتوایە پێم باشە بەڕێز جارێک تشک بخەیت سەر ئەم بابەتە شتێکەیە پێی بوترێ فەوزا لە فتوایە لەم ڕێانە. بەڵێ بە دڵنیاییەوە لە جیهانی ئیسلامی زۆرێک لە فەوزای فتوا هەیە. کوردستانی ئێمەش بەدەر نییە لەم فەوزایە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. یەک لەمانە کەسانێکی کە غەیری اختصاص تایبەتمەندیان لەم بوارەوە نییە قسە لەسەر بابەتەکانە دەکەن کە حەقوان نییە بەڕاستی ئەم زۆرە کەسانە قسە لەسەر ئەم بابەتانە بکەن. خاڵی دووەم هۆکاری دووەم یان دەبینی ڕای جیاواز لە نێوان ئەهلی اختصاصدا کە هەر یەکە و لەسەر ڕەئیەک فتوا دەدا دەبینی ئەم فتوایانە
کە پێچەوانەی یەکترینە فەوزا دروست دەکات ئەگەر لە یەک وڵات بێ طبعاً فەوزا دروست دەکاتن فتوای عامیش بێ شخصی نەبێ فتوای عام بێ بۆ هەموو خەڵک بێ ئەمە فەوزا دروست دەکات. جاری واش هەیە هۆکارێکی تر لە هۆکارەکانەوەیە دەبینی کەسێک بە دوای ڕەئیەکی شاز دەگەڕێ ئەم ڕەئیە شازە ئیسارەی دەکات بۆ دروستکردنی فتنە بەڵبەڵە فەوزای خەڵکی خۆی فتواکە لەگەیاتەوە بەپی مەسلحەتی خۆی نەک بەپی ئەو دقەکە ئەمە چەند لەگەڵ دقا گونجاویان نە بەڕاستی بەداخەوە کۆمەلگای ئێمە دابش بووە بەسەر چەند فیکرەیەک و یان چەند لایەنێکی هەتا ئێستا فتواش بە سیاسی کراوە. مەثەلەن بۆ نمونە کەسانێک معجبن بە فلانە مامۆستایە لەبەر ئەوە لەلایەنی سیاسی لەگەر فکرەی خۆی تێک دەکاتەوە فتوا لەو وەردەگرێت لە کەسێکی تر وەرناگرێت چونکە لایەنگیری لایەنێکی تری سیاسیە کەواتە جاری واشەیە فتوا بە پێی بەرژەوەندی خۆی ئەم شخصە ئەم کەسە وەری دەگرێتن ئەگەر لە سوود و قازانجی ئەو دابێ وەری دەگرێت و قبولی دەکات ئەگەر لە سوودی قازانجی ئەو نەبێ وەری ناگرێت جاری وایە بە تەساهل ینی بە دوای تەساهولەکان دەگەڕێ تەتەبع ڕوخەس لەکوێ ڕوخسەت دراوە سەهل و ئاسان و ئاسانکاری لە بۆی تێدایە وەری دەگرێت ئەگەریش نا زەحمەت و گران بێ ئێستادا بە ئەم بین سەر مفتیەکان واز لە خەڵکەکە ئەو خەڵک جۆ لە زانایان نەگرێت بەڵام زانانی ئیسلام یاخود ئەوەی کە حساب بکرن لەسەر زانایان یعنی لەم فترەیەدا لەناو سوشیال میدیا و لەسەر تەلەڤیزۆن شتی زۆر سەیر و غەریبمان بیست مەسەلەنێک لەو زانانە فتوایە کە خێزژن ئەگەر مردیش پیا ئۆتوانێ بچە بەلایە پێت وایە ئەمە فەوزایە ئەسڵێک هەیە لەم قسانەیەکە ئەکرێت. سەرەتا ئێمە گوتمان کرانەوەی دنیا یان شاشەکانی ڕاگەیاندن و کەناڵەکان و ئەنتەرنێت و ئەمانە و ئاستی خوێندەواری خەڵکی ما یعنی گۆڕانکاری بەسەردا هاتووە وەکو جاران نەماوە کە خەڵک هەمووی هەرچیەک بێ پرسیار لە مامۆستای گوندەکەی خۆی شارەکەی خۆی لای خۆی مزگەوتەکەی خۆی بکە فتوا لەو وەرگێ ئەوەی کە جەنابەت باز دەکەی هەر کەسێک بێ هەر زانایەکی بەڕێز بێ لە هەر وڵاتێکە ئەو تەمسیلی ئیسلام ناکە تەمسیلی ئیسلام ناکە بەڕاستی ئیسلام یعنی لە هەمووی قەدیمترە لە هەموو زانایەکان قەدیمتر و گەورەترە. ئیسلام تەنها لە نەستی قورئانی پیرۆز وەردەگیرێ ئەوەی کەوان گۆڕانکاری بەسەردانایە ئەوەی کەوا جێ قسەکردنی لەسەر نییە ئێمە ئەگەر بێت و کەسێک ئاەتی قورئان بخوێنێتەوە درێن مای قبوڵە هیچ مای یعنی جێگای مناقەشە نییە بەڵام زانایە قسە دەکا قسەی ئەم زانایە جێگای مناقەشەیە جێگای قسە لەسەرکردنە هیچ زانایەکیش معسووم نییە و کەسێکیش یعنی ئەگەر فتوا لە وڵاتی من نەدرێ زانایەکی وڵاتی من ئەو فتوایە نەدا پێویست ناکە بەڕاستی من بیکەمە شێشە لە بۆ خۆم. زۆر لە عولەماکە قساکەن ئەڵێ مراد الله تعالى في هذه الآية مراد الرسول في هذا الحديث هو هكذا يعني كأنه أو شخص بوتا زمان حال يا وتبيج رسمي بناي خداوة لێرە خەتەرێکە کەواتە ئەم مرادەی خوا کە تۆ تەطبیق نەکرد پێی کافرە بێ لە کاتێکە قسەی بەشەرێکە. بەخۆی ئێستا ئێمە وڵاتمان هەیە لە بۆ وڵات بەڕێوەبردننی وڵات چیمان هەیە قانونمان هەیە سەرپێچیکردن لە قانونەکان چ دروست دەکات فەوزا دروست دەکات لە وڵات. ئێمە موسڵمانین ئاینی ئەم ملەتە ئەم خەڵکە چییە ئیسلامە حتا ئیسلام هەبێ فتوا دەبێ هەبێ حتا فتواش هەبێ دەبێ پابندبوون بم فتوانە هەبێ بەڵام پێویستە فتوا ڕێک بخرێ منەظەم بکرێ کاتێک کە فتوا ڕێکخرا ئێمە هیچ کاتێک ناڵێن مرۆڤەکان لەسەر دنیا ئێستا زمان حاڵی خوددان لە دوای نەمانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ هیچ کەسێک زمان حاڵی خوا نییە هیچ کەسێک ناتوانێت بە ناوی خودداوە قسە بکە بەڵام مەسئلەیەکی نوێ دێتەکاوە مەسئلەیەک کەوا نەبووە پێش ئێستا پێویستە زانایان قسەی لەسەر بکەن پێویستە لیژنەی فتوا لێکۆڵینەوەی لەسەر بکە باشەکانی ئەم بابەتە یعنی دەربخا بۆ خەڵکی ڕوونکاتەوە خراپەکانیشی ڕوونکاتەوە لەسەر بنەمای باشە و خراپەی ئەم مەسئلەیە فتوای لەسەر بداتن و بڵێ حەڵاڵە یان حەرامە چونکە شەرعی خوددا هاتووە بۆ مەسلحەت و بەرژەوەندی خەڵک بۆ ڕەچاوکردنی بەرژەوەندی خەڵک بۆ لادانی خراپە لەسەر خەڵک لە هەر شوێ مصلحتي خلق هبه برجوندي خلق هبه لو شرعي خداها نمونيك بو برز بين مهلا فتوى تاريخه شافعي بس طلاق بيك جار طلاق يخصو تاساش ام امتي اسلام جيري بدل سووه خواردو
لەم لاوە ئەئیمەی ترمان هەیەڵێن یەک تەلاقەکەی بە یەک لەفز لە بە سێ لەفز لە یەک جاردا ئەمە بە زینا و حرام دایانێ ئەو بە حەڵاڵی شەرعی خۆی دایانێ چۆن ئەمە فەرقێکی زۆر گەورەی نییە لە بینی دوو شخصێک کە مەسەلە لە حساسترین مەسلەی لە ئیسلام تعسب دروست نییە شافعی بۆ خۆی ڕەحمەتی خوای لەبێ دەفەرمێ ئەگەر قسەی من پێچەوانەی قورئان و سنت بوو وەری مەگرن لە بابەتی تەلاق تەنها قسەی شافعی نییە ڕەحمەتی خوای لەبێ قسەی جمهورە هەندێک لە زانایان یعنی ڕەیان جیاوازە لەگەر شافعی لەگەر مەذهبی شافعی و لەگەر جمهورە لە مەوزوعی تەلاقا ئێمە ڕێی ئەو زانایانە بەڕێزەوە یعنی باسییان دەکەین بۆیە پێویستای کۆدەنجی هەبێ لەسەر بابەتی تەلاقا تۆ بێ لای من چونکە بابەتی فتوا دەبێ بە دوو بەش فتوا هەیە گشتی فتوا هەیە خاص فتوای خاص دەکرێت مامۆستایەک لەسەر بینبەرا فتوا بدا دەکرێت لە مزگەوتی خۆی فتوا بدوا دەکرێت لەسەر لە بەرامبەر کەسێکا کە دێ پرسیاری لێ دەکات فتوای لە بۆ بدا بەڵام فتوای گشتی کە دەزانی فەوزای لە دروست دەبێت ناکرێت مامۆستایەک لەسەر بینبەرا فتوا لەسەر بابەتە بدا. ئەگەر لەلایەک دەرکردنی فتوا نیشانەی ئاڵۆزبوونی ژیانی کۆمەڵایەتی و هاتنە ئارای کێشە و ئاریشەی نوێ بێت ئەوە لەلایەکی ترەوە دەرکردنی ئەو ژمارە زۆرەی فتوا و بەتایبەتی فتوا سەیر و سەمەرەکان نیشانەی دژایەتی سەردەم و بڕیاردانە لەسەر هەموو شتێ کەوای کردووە ئەم بوارە لە خودی خۆیدا تووشی کێشە بێت و وای لێ هاتووە فتواش ببێت بە بەشێک لە ئالوودەبوون بە میدیا و سۆشیال میدیا و سەرچاوەیەک بێت بۆ ناوبانگ پەیداکردن نەک چارەسەرکردنی کێشەکان.